بەرەبەیانی دوێنێ بەهۆی هێرشی چەکدارانی داعشەوە بۆ سەر قەزای شەنگال هاوڵاتیانی قەزاکە زۆربەیان ئێزیدین و ناوچەکەیان چۆڵ کرد و ڕیان لە چیاکان کردووە. بەشێکی تریشیان ئاوارەی ناوچەکانی تری هەرێم بوون. ئەمڕۆژ لە بەرامبەر هێرشەکانی ڕێکخراوی داعش بۆ ناوچەکانی شەنگال و زمار هاوڵاتیان ێزیدی لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک خۆپیشاندانیان ئەنجامدا و داوایان لە حکوومەتی هەرێم کردووە پەلێ بکات لە گرتنەوەی ناوچەکانیان. بەڕێزان سڵاوتان لەبێت تەوەری دیوی دومی هەواڵی ئەم شەو تایبەتە بە ڕەوشی شەنگال و ئێزیدیەکان بە میوانداری عەزیز شەنگالی ڕێخەری خۆپیشاندانەکەی شاری هەولێر کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمانەیە. ئێوەش دەتوانن لە پێیجی NRT و لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕاستەوخۆ سەرنج و پرسیارەکانتان ئاراستەی میوانی بەرنامە بکەن. کاک عەزیز بەخێر بێ بۆ سودەی NRT کە ڕاستەوخۆ لە شاری هەولێر و لەگەڵمانای. زۆر سپاس بۆ بەڕێزتان. زۆر سپاس. کاک عەزیز سەرەتا بە لەو پرسیارە و دەست پێ بکەین بۆچی ئەمڕۆ خۆپیشاندانتان کرد؟ بەڵێ بێگومان وەکو ئێوەش دەزان و هەموو خەڵک دەزانێ ئەو ماوەی دوو ڕۆژە چەکدارانی داعش ئێریشیان کردیتە سەر قەزای شەنگال و بە تەواوەتی شاری شەنگال کۆنتڕۆلیان کردیە. پشتی قەزای شەنگال هاتی کۆنتڕۆلکردن بە هەزاران هاوڵاتی ئاوارەی هەرێمی کوردستان بووینە تایبەتی لە دەوروبەری دهۆکی ئەوانە و هەروەها زیاتر لە 250,000 خێزان لە ناو چیای شنگالدا ئاسیما بووتەوە. ژیانیان زۆر قورس بوو، پێویستیان بە هاریکاری مرۆیی بوو، پێویستیان بە ئاو هەبوو، بە خواردن هەبوو، چونکە ئەوە ماوەی دوو ڕۆژە نانیان نەخوارد بوو، ئاویان نیان خوارد بوو، ژیانیان زۆر قورس بوو. کاک عەزیز ئامارێکت باس کرد، ئەگەر بکرێ بۆم دووبارە بکەیتەوانێ چەند هەزار هاوڵاتی لە چیای شەنگال گیریان خوارد بوو؟ بەڵێ بەدنیایەوە 250,000 هەیە. 250,000 هاوڵاتی لە چیای شەنگالدا هەبوو یەکەر ئاسیما بوو. بەڵێ یعنی ئێستا ئەو 250,000 ئاوارەیە هەر لە چیای شەنگال ماون؟ بەڵێ لە ناو چیای شەنگال ماونتەوە ناتوانن ئاواری هەرێمی کوردستانیش ببن. کاک عەزیز کەواتە ئەنجامدانی ئەو خۆپیشاندانەی ئەمڕۆ لە هەر سێ شاری سلێمانی و هەولێر و دوهۆک چی لە مەوزوعەکە ئەگۆڕێ؟ ینی ئەو ژماری کە بەڕێستان باسیەکەن ئاوارەی چیای شەنگال بووەوە کۆمەڵێکی زۆری کوژراوە، بریندارێکی زۆر هەیە، ئێوە تازە بە تاسە خۆپیشاندانەکەن هیچ لە بابەتەکە ئەگۆڕێ؟ بەڵێ ئەو خۆی یەکەم ڕۆژیەکە خەڵک ئاوارە بووی ئێمە بشەو یعنی هەندێک چەڵەکوانەوەوان بریارماندا خۆپیشاندانەکە ڕۆژی دیکە تا ئەمڕۆ خۆپیشاندانەکە ئەنجام بدن. ئێمەش خۆپیشاندانێکی خۆمان لە خۆپیشاندانێکی ئاشتیانە بوو لە هەرێمی لە هەولێری ئەنجاماندا لە بەردەم دەرگای پەرلەمانی کوردستان، هەروەها لە بەردەم دەرگای UN ئێمە داوامان لە پەرلەمانی کوردستانی کرد ئاگەڕێکە چارەیەک بۆ ئەو خەڵکانەیەکە ئێستا لە ناوچیای شەنگالدا ئاسێمانە ڕێگا چارەیەک بۆیان بدوترێنەوە. پەرلەمانی کوردستانیش ئەوە دوو ڕۆژەوە بزان کۆمبوونیان ئەنجام داوە بۆ ئەو مەبەستە و بە ئێمەشی بڵێن بە ئێمەشیان داوەتین وەڵامی ئەو لایەنانە چۆم کە ئێوە داوەتان لێکردن بە پلە چارەسەرێکی گونجاو بۆ ئەو دۆخەی ئێستای ئاوارەکانی شەنگال بدۆزێتەوە چۆن بەدەمی ئێوە هاتن؟ بەڵێ بێگومان ئێمە داوامان لە پەرلەمان بوو ئەگەر لەگەڵ حکوومەتی ڕێوکەون ئەگەر هێزێکی سەرباسی گەورە بشنە بۆ شنگال لە دەستی داعش دەربێنن. داواکاریمە بۆ UNشی هەر بۆ پێشکەشکردنی هاریکاریەکانی مرۆیی بوو. ئێمە لە لای بەرپرسانی UNش کۆبوونەوە گوتیانە ئێمە ئامادەن هەر هاریکاری پێشکەشی ئەوانە بکەن و ئێمەشی وەزعی شنگالی ئەو وەزعی هاوڵاتیان ژیانیان هەموو پێمان ڕاگەاند. تەنانەت کاتی ئێمە لە لای بەرپرسانی UN دەرچوین ئەوانە کەسێک هاتە لای ئێمە گوتی UN ئەو شتێ ئێوە داخواز دەکەن جێبەجێش کردو ئەو هاریکاریانە گەشتونە فێشخابووریش و لە پێش نیو سەعەت
لەگەڵ هەندێک ئەو کەسانێک لە چیا شنگال ئاسێمان تا تەلەفۆن بۆیان کرد گوتیان هەندێک هەریکاری خواردن و نازم ئاو ئەو شتانە بە ئەلیکۆپتەری فرێدانە ناوچیا شنگال ئەو هاڵاتێنێ لەوێ. کاک عزیز بە شێوەیەکی گشتی ئێوە ئێستا چۆن خوێندنەوە بۆ بارودۆخاکەن بە تایبەتی ئێزیدیەکانی ناو شنگال کۆمەڵێک قسە و باس و مشتومڕ لەسەری هەیە کۆمەڵێک دەوترێکە زۆر ڕاستەوخۆ هێرشکراوەتە سەر ئێزیدیەکان یاخود بۆ بە تایبەتی لە ناو شنگال لە ئێزیدیەکان کراونەتە ئاماچ ئێوە خۆتان چۆن بارودۆکە ئەخوێنەوە چۆن هەڵسەنگاندنی بۆکەن؟ خۆ وەکو دەزانن ئێزیدی دوو جار دەبنە ئارمانجی ئەو شەڕانە یەکەم جار بۆ چونگە کوردن دوم جاری چونگە دیانەتێکی ئیڕەسەنی کوردیە بۆیە هەر دژمنێک هەوڵدات ڕۆژیان نەخۆش بکە بیان بکوشێ بەڵام ئەو شتێککە بووی غەڵەتێکی سەربازی بوو بەڕای ئێمە دەبێ ئەو غەڵەتە دووبارە نەبنەوە ئێمە هیچ لایەنێک پەیوەندیدا هیچ لایەنێکی بەرپرسیار ناکرد لە ئەو شتە بەڵام هەموو لایەنەکان بەرپرسیارن وەک یەک زۆر کاک عەزیز کاڵی هەموو لایەنەکان مەبەستی کام لایەنە بە دیاری کراوی؟ زۆر نوچەوە کارگوتین پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارە لاو شتێکە ڕوودای لە شنگال چونکە ئەوانە دەسەڵاتن زۆربەی دەسەڵاتی شنگال لە دەستی ئەوەندەیە بەڵام ئەگەر پارتی دیموکراتی کوردستانشی بەرپرسیار بێت تەنیا هەندێک بەرپرسانی پارتی لەو ناوچەیە بەرپرسیارن خۆمان دژی ئەو بەرپرسانینەوە ئێمان دوێ ینی بەڕای تۆ پارتی دیموکراتی کوردستان بەرپرسە لەو بارودۆخێکە ڕوویاوە لە شنگال؟ نەخێر هەموو لایەنەکان بەرپرسیارن بەڵام هەندێک لایەن پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیارە ئێمە دەڵێن هەموو کەس هەموو لایەنی کورد بخۆی بەرپرسیارە کورد بە تەواوەتی بەرپرسیار لە ئەو شتە ئەگەر بە ڕوونتر قسە بکەی بۆی بینەران تێبگەن لەم بابەتە ینی بۆچی کورد بەرپرسە لەوەی کە لە شنگال ڕوویاوە ینی کورد پێی خۆش ئەوەی کە ڕوویاوە یان ئەو دەستی تایەتی لەوەی کە لە شنگال ڕوویاوە؟ نەخێر پێ خۆش نییە تەکیدا بەڵام غەڵاتێکیان کردیە بۆیە بەرپرسیارن غەڵاتێکیان کردیا گەر نەیانتوانیوە شنگال بپارێزن وەکو ناوچەکانی دیکە بەڵام هیوادارن ئەگەر ئەو غەڵەتیانە دووبارە نەبنێتەوە جارێکی دیکە هێزی پێشمەرگە هەرێمە کوردستان بتوانێت شاری شنگال کۆنتترۆلی بکن و لە دەستی چەکدارانی داعش دەربێنن. کاک عەزیز پرسیارێکی زۆرت لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ژمارەیەکی زۆر پرسیارە بۆ هاتووە چەند پرسیارێکت بۆ خوێنمەوە دواتر تۆ لە سەرکتری وەڵامم بیتەوە گەر بە کورتی بێ بۆی فریای سەرجەم بەشداربووەکان بکەوێنی یەک لەوانە بۆتان تەهاڵێ گەنجەکانتان داوای ئەویان کردووە کە چەکیان پێ بدرێ بۆ ڕوبەڕووبوونەوە ئایا ئەو گەنجانەتان توانای ئەو ڕوبەڕووبوونەوەیان هەیە کە داوای چەکەڵگرتنەکەن؟ کاگارا سەڵێ هۆکاری ئەم شکستەی کە لە ئێزیدیەکان نابینێ لە شنگال هۆکارەکەی کێ ینی کێ بەرپرسە لەوەی کە ڕوویدا بەسەر ئێزیدیەکانە؟ کاکدار کۆ ئەڵێ ئەگەر لە کاک عەزیز بپرسن ئەو چەند ساڵە لە هەولێرە و چەند ساڵ لە شنگالی نەبینیوە؟ سەبارەت بە پرسیارەکەم گەنجانی شنگال هەمویان ئامادەینە چەکی هەڵبگرن و پارێزگاری لە شنگالی بکەن و تەنانەت ئێستا زیاتر لە 1000 گەنجی شنگال ئێستا لە جیای شنگال دەماوە خۆیان چەکی ماڵی خۆیان لە دەستیاندەیە خۆیان پارێزگاری لە ئەو خێزانانەی کە لە ناو شنگالدا هێنا پارێزگاری لاوانە دەکەن. ئەمڕۆژی ئۆتۆمپیلێکی داعش ڕۆشت بووە مەزارگای شەرەفالدین ئەو گەنجانەی کە پارێزگاری لە ئەو خێزانە لە ناوچە شنگال دەکەن گولە لێ ڕەشاندینە و ئەو کەسێکە لەسەر بکەیسی کوشتیانە ئەو سیار داعش گەڕایەوە. من لەگەڵ بەرپرسی لەقی بە کادرێکی لەقی هەفتەی پارتی دیموکراتی کوردستانیش قسە کرد قاسم شەشۆ ئەویش گوتی
ئێمە نزیکی 1000 کەس هەیە هەموو گەنجی شنگالن هەموویان چەکیان دەستە هەندێک چەکمان پێویستە ئێمە داوا دکن چەکمان بۆ بنێرن دەتوانن بە ئاسانی داعش لە شنگال دەربێنن بۆیە ئێمە داوا دکن چەک بۆ ئەو گەنجانە بنێرن تاکو بتوانە بن شاری شنگال ڕزگاری بکەن ئێستا ئاوەرە بنەمای قسەکەی بەڕێستان بێت گەنجەکانی شنگال گەنجە ئەیزێدیەکان توانای ئەوەیان هەیە داعش لە شنگال دەربکەن بەتەنها بالتأكيد دليل أو دو روشا أو نزيك 2500 خيزان لناوتشا شنغال ده أو داعش حول ده بروت اللي أوانا بلام أيوان ناهلن برجري خيزاناني أو خيزان ناوتشا ده كان ناهل داعش بقيت أوانا وأجر تشكي قرصيان حبيت توانن يعني زور بأساني دريان بكنشي يعني تو داوي أواكي أجر بيتو إذا كان بتشك بكرة بتنها تويستيان بيجي أرمتيكي كنابي وتوانن زور بأساني داعش لشنغال دربكن بطواوتي بله چنگە داعش ئەو هێز داعش ئەوەندە گەورە نییە تاکو نەتوانە بن هێزەکانیان چەکیانشی زۆر قرس نییە دۆشکە و بیکەسی و ئەو شتانەینا حاونە ئەو شتانە دووبابەیان یا فرۆکەیان نییە ئەگەر هەندێک چەکی کەمتری بێش لێ داعش بە ئاسانی خەڵکی شنگال دەتوانێت داعش لە شنگالی دەربێخە بەڵێ سێهەم پرسیاری ئەو بەشداروەکەمان ئەگەر وەڵام بیتەوەڵە کاک عەزیز چەند ساڵە شنگالی نەبینی و لە هەولێرەژی چنگە من ئیشم لە هەولێرە من لە هەولێر دەژیم بەڵام من هەر ماوەیەکی کورت مانگێک ئەمن دڕۆمە شنگال و چەند ڕۆژێک لە شنگالیش دەبم بە حکمی ئیشی خۆم لە هەولێرم و من پەیوەندی من بەردەوام لەگەڵ خەڵکی شنگال شنگال هەر لە دڵمدا دەبێ و هەر من هاوکاری دیکەم ئەو شتێ من بتوانە بم هاوکاری شنگالش دیکەم بەڵێ کاک عەزیز ئەگەر بکرێ بە شێوەیەکی گشتی وێنایەکی بارودۆخی ئێستای شنگالمان بۆ بکەی دەوترێ بە کۆمەڵ خەڵک دەکوژرێ بریندارێکی زۆر هەیە کۆمەڵێ بێسەر و شوێنی زۆر هەیە ئەگەر بە ئامار بە ژمارە لات بێت چەند کوژراو هەیە چەند برینار هەیە ئامارێکتان لە بەردەستایە کە ژماری بێسەر و شوێنەکان بزانن بەڵێ بەڕاستی نزیکی هەشتی خێزان لە کۆمەلگای سیباشی خەدر خانەسۆر گرعەزێر هەروەها حەردان و زۆرە ئاڤاز زیاتر لە هەشتا خێزان کوژراینان تا ئێستا هەروەها زیاتر لە 30 منداڵیش خینکایە لە تهنا ئەو هەندێک زانیاری دەستم کاتینە لە هەندێک برادرین کە ئێستا لە ناوچیا دەینا کە ژمارەی نزیکی 50 ژن و کچی لایەن داعشەوە هاتینە ڕەڤاندن و ئێستا چارەنووسیان نازان یان کوشتینە یان شی اغتسابیان کردیە ئەو بەڕاستی ئەوە کاریساتێکی مرۆڤیە بەڵام ئێستا لە پێش ئێوە پەیوەندی بەم بکەن ئەم نزیکی نیو دەمژمێرە ئەو برادرانی لە ناوچیە شنگالدا ئێستا ئاسێ ماینە تەلەفۆن بۆ من کردن گوتیانە فرۆکەین بەغدا داعشیان بردومان کردیە لە شنگال و یەپەکەشی لە ڕاستی سنووری سووریا ڕۆشتیە ناو شنگال و لەوە چاوەڕێ دەکرێت ئەم شەو داعش لە شنگال دەنەمێنێتەوە هەروەها هێزی پێشمەرگەشی لە لای سومار و ئەوان دەڕوێتە بۆ شنگال بەڵێ کاک عەزیز یەکی کە لە بەشداروەکانمان نەهرۆ ئەڵمانی ئەڵێ ئەگەر بکرێت ئەم پرسیارە لە کاک عەزیز بکەن ئێستا سەرجەم ئەو کەسانی کە ئەمڕۆ لە هەولێر خۆپیشاندانیان کردووە میوانن لە هەولێر واتە خەڵکی شنگالن بەڵام لە هەولێرەژین ئەگەر دوو ڕۆژی تری شنگال ئازاد بکرێ ئەمانەش نۆ سەر وەزع و حاڵوماڵی خۆیان کەواتە ئێوە چیتان کرۆ تەنها یەکێک لە دەربڕینە سادەکانی خۆتان کرۆ ئەمە پێی ناوترێ یارمەتی نەخێر ئەو قسانە ڕاست نییە هەکە هەندێک کەسی چەند کەسێکی وەکو من ئیشیان لێرە بێ یانشی خۆمان نزیکی 300 کەس هەبوون زیاتر لە 250 کەس لە شنگالێ هاتبوونە ئێرە ئەوی ئاوارە بووین یان زیاتر لە 250 خۆمان 300 کەس بووین
ئێدیکە هەموو خەڵک لە ناو شنگال دەدژین بەڵێ ئەو قسانە هیچ ڕاست نییە. بەڵێ یەکێکە لە بەشداربووەکان پرسیاری ئەو کەڵە بۆچی سامان عەزیز دەڵێ هۆکاری چی بوو کە پێشمەرگە لەو ماوە کەمەدا وا بە خێرایی شنگالیان چۆڵ کرد؟ هۆکارەکەی کێیە؟ بگوما ئەوە غڵەتێک بوو خەتایەکی بابژین هەندێک سەرکردەی پێشمەرگە یاخود لەوێ بوو مەبەست سەرکردایەتی کوردیە؟ لەوانە ترسێک لای چی و بێ لەوانە غەڵەتێک بێ بڵێ تاکید ئەو بەرپرسانی لە شنگال هەینە غەڵەتی ئەوانە بوو ئەوانە بەرپرسیارن هەمویان هەموو لایەنەکان بەرپرسیارن چونکە هەمیان کۆنتترۆل بپێکەوە کۆنتترۆلی شنگال دکرد ئەو بەرپرسانە خۆ پێشمەرگەی ئاسا ئەمن لای خۆمە بەرپرسیارنی لە پێشمەرگی ئازان ئەو بەرپرسانەی شنگال خۆیان بەرپرسیارن لە ئەو وەزعی لە شنگالی ڕوودایی چونکە کار بەرپرسان لە شنگالی مابانە پێشمەرگە شنگال چۆن نەتکردن بەڵام بۆ زانینی جەنابتان پێشمەرگە لە شنگال دەماوە هەندێک بەڵێ و چاوەڕێت ئەم شەوژی شنگال بە تەواوەتی کۆنتترۆل بکرێت و چەکدارایانی داعش لە شنگال دەربکرێن بەڵام ینی بەڕاستی پێشمەرگە هەموو لایەنەکان کەمتر خەم بوون لە بەرامبەر ئەوەی کە شاری شنگال بپارێزن پێشمەرگە کەمتر خەم بۆ لە بەرامبەر پاراستی شنگالە هەمومان بەرپرسیار هەموو لایەنەکان هەموو تەنیا هاوڵاتی بەرپرسیار نەبیە ئیدیکە هەر کەسێکی لە شنگال هەبێ بەرپرسیارە تەنیا وڵاتی بەرپرسیار نەبیە ئەگەر بکرێەوە بۆ ڕوونکەیتوانێ بۆچی پێشمەرگە کەمتر خەم بووە ئەو لە حەزای ئەگەر ڕۆشتین کەمتر خەم بووە من نازانم من چەند جار پەیوەندی بە چەند بەرپرسان کرد پرسیارم لێ کرد ئایا ئێوە چەکی قورستان لە بەردەست هەیە ئایا ئێوە دەتوانن بەرگری لە شنگال بکەن ئەگەر ژمارێکی زۆری داعش هاتە ناو شاری داعش و ئێریشی سەر شنگال هاتە ببۆرن هاتە ناو شاری شنگال و ئێریشی سەر شنگال کردن هەمویان گوتی ئێمە چەکی قورسمان لە بەردەستە و هەروەها دەتوانن شنگال کۆنتترۆلی بکەن ئەگەر زۆر باشیش و چەکدارێن داعش ناتوانن بێنە بۆ شنگال بەڵام ئەمن دەموێ وەزارەتی پێشمەرگە ڕوونکردنەوە بدا ئایا چەکی قورسیان لە بەردەست هەبوو ئەو کاتە یاخۆت هەر وەکو ڕاگەهاندن بۆ گوتیان چەکی قورس لە بەردەست ئێمە هەیە بەڵێ کاک عەزیز دەوترێت کە کۆمەڵێک لە شوێنە ئاینی و پیرۆزەکان لە ناو شنگالە تەقینراونەتەوە ئەگەر زانیاریت هەبێ پێمان بڵێ چەندێک ژمارەیان چەندە ئەو شوێنە پیرۆزانە ئەو مەزارگانی کە لە ناو شنگالە تەقینراونەتەوە ژمارەکەیان کەمە زۆرە ببۆرن تا ئێستا هەندێک دەڵێن تەقاندنە بەڵای تا ئێستا ئەوە دیار نییە چونکە مەزارگەکان خەڵک لە ناو شاردە نەمایە هەموو ڕەویانە چیایی یەدیکە هاتنە هەرێمی کوردستان بەڵام ئەو لە گۆری زانیاریەکان دووسێ مەزارگای ئێزگا هاتین تەقاندن وەکو نزیکی شێبل قاسم مەزارگای شێبل قاسم ئەوانە هەینە لە گۆری زانیاران هاتینە تەقاندن بەتە ئێستا ئەو زانیارە دروست نییە کە مەزارگای ئێزگا هابێت تەقاندنیان نشینە بەڵێ کاک عەزیز دەوترێت کە ئێستا بە شێوەیەکی گشتی لە شنگالە کوردیتیان نەماوە سەرجەمیان شنگالیان جێهێشتووە و چەکدارانی داعشیش داوایان کرد ئەگەر کوردێکی ئێزیدی یاخود کوردێک لە ناو شنگالە ما بێت چۆڵی بکە ئێوە زانیاریتان لەبەردەستدا ینی ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ چەکدارانی داعش ئەو کاتی هاتین ناو شنگال داواکردن ئەگەر کوردانی شیعە خۆیان داوا نەکرد ئەگەر کوردانی شیعە بدیبانە ڕاستەخۆ دەکوشتن هەروەها ئێزیدی یانشی بڕۆن یانشی چۆل بکەن شنگال ئەگەر بمینەوەش دەبێت بێنە سەر ئاینی ئیسلامی خۆیان ڕابگەهێنن هەروەها کوردانی سنە هیچ قسە پێیان نەگوتینە عادی لە ماڵی خۆیان دانوشتنە ئێستا و بۆ زانیاری ئێوەشی دوو عاشیرەتی کوردی سنە لە ناو باژاری شنگال خۆیان دەستی ئەوانە لەوەدا هەبوو کە چەکدارانی داعش بتوانە بن سەرکەوتوو بن لە ئەو ئێرشەی سەر بە شاری شنگال. بەڵێ کاک عەزیز ئەگەر زانیاریتان هەبێت لەو نزیکانی کە
لەو نزیکانی کە پێتان نەڵێن لە هاوڕەکانتان کاتێک کە داعش هێرشی کردوێتە سەر شنگال ژمارەیان زۆر بووە کەم بووە چ جۆرە چەکێکیان پێ بووە چەکی قورسیان پێ بووە کە هاتوونەتە ناو شنگال کەس بینیونی قرسترین بەڵێ تاکیدا قرسترین چەکی ئەوانە هاون بوو لە هاون بوون و دۆشکە بوون هەروەها بیکەسی بوون و ئەو چەکی دیکە وەکو کلاشینکۆف و ئەوانە بوون یعنی قرسترین چەکی ئەوانە هاون و دۆشکە بوون و ژماری ئەوانشی لەوانەیە نزیکی 150 سیارەی داعش هەبێ یعنی ئەگەر غەڵەتێک چێ بوو خەتایەک چێ بوو نازانن بۆیە دەبێن کەس نازانین لە لای کێ ئەو غەڵەتی چێ بێت بۆیە دەبێن ئێمە هەموو بەرپرسیارن دەبێت ئەو خەتە دووبارە نەبێتەوە دەبێت بە زووترین کات هێزی پێشمەرگە کە هێزی پێشمەرگە نزیکی سنووری زەمار ئێستا هەیە ئەم شەو دەرباس نەبێت شاری شنگال کۆنتترۆلی بکەن چونکە بەڕاستی ژیانیان زۆر لە ماترسیدایە ئەگەر لەو ڕۆژەدا ئەگەر بەتەواوەتی نێتە کۆنتترۆلکردن بمینە لە بندەستی داعشدا بە دنیایەوە داعش ناتوانێت بکوژێ ئەو یانە لە ناوچیا دەماینا بەڵام لە تیهنا و لە برسا دەمرن بەڵێ کاک عزیز خۆیان گەنجانی وێرە بەشێکی خۆیان بەڕێوان دەکەن لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک دوو پرسیاری تر ئاراستەی بەڕێستان کراوە شاخەوان فاتی حەڵێ بۆچی ئەمانی ژۆک و خەڵکی کۆبانی چەکیان هەڵنەگرت و شەڕ بکەن بۆچی وا لە زووترین کات تا شنگالیان چۆڵ کرد بەشداربوویەکی کە ئەڵێ بۆچی مەسعود بارزانی ڕێگە بە هاوکاری مالیکیە دات و فڕۆکەکانی تۆبارانی شنگال بکەن دژی داعش بەڵام هاوکاری پەکەکە و یەپەگە ڕەتەکاتەوە لای ئێمە بۆتە پرسیارێکی سەر سوورهێنەر وەڵامی بەڕێستان بەێ هاوڵاتێنی شنگال بەرگری لە خۆیان کرد تاکو چەکی ئەوانە هەبوون دوای کە چەکیان کەم بوونەوە ئەو خێزانە ناچار بوو هەندێک چەکی کەم لە لای خۆیان بمین تاکو ئەو خێزانانە ڕێزگار بکە ببنە ناوچایی هەکە هەندێک چەکی کەمش لە لای ئەوانە مایە ئێستا بەو چەکانە پارێزگاری لەو خێزانێکە لە ناوچیای شنگالدا ئاسمانە پارێزگاری لاوانە دکن بەڵام من نازانم ئەو پرسیارە دەبێت لە هەندێک بەرپرسانی دیکە بکەن بۆ سەرۆکاتی هەرێمی کوردستان بکەن بۆچی بارزانی ڕێکە بە مالکیدایە فرۆکێن ئەوی باجاری شنگال بەردۆمانی بکەن مەبەستی بەشدار وەکە ئەوەیە کە ئێوەکو خەڵکی شنگال چۆن خوێندنەوە بۆ ئەو بارودۆخاکەن مشکلێکی شنگالی گەورە هەیە ئەوەشی شەرەفە ئەوشی ئاینی ئەوانە ئەوەشی زۆر مشکلێکی گەورە هەیە نەوەکو شارانی دیکە ئێستا لەوانەیە کار ئەو داعش هات بە ناو شاری کەرکوو با بڵێن لەوانەیە چ مشکلە نەباشی بەڵام چنگە ئاینیان جیاوازە ئاینیان ئەوەیە زۆر سپاس ناچارن ئەگەر کچ و ژنی خۆیان ڕێزگار بکەن لە داعش چنگە ئەوانە داوا دکەن نەتەنیا داوای کوشتن لەیان دکەن بەڵێ دەستی خۆش بێ زۆر سپاس بەڵێ عەزیز شنگالی ڕێخەری خۆپیشاندانەکەی شاری هەولێر زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە سودەکانمان لە شاری هەولێر ڕاستەوخۆ لەگەڵمان بوویت کاتێکی خۆش بەڵێ بەڕێزان دیوی دۆمی هەواڵ کۆتایی هات خواتان لەگەڵ